لە کاتێکدا لافاو ژیانی هاوڵاتیانی چەمچەماڵی شێواندووە بێدەنگی و کەم تەرخەمی حکومەت و لایەنە سیاسیەکانی دەسەڵات نیگەرانیەکی قوڵی لای خەڵک دروست کردووە. لە نێو ئەو بێئومێدیەدا دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سەرەتای کارەساتەکەوە بۆتە پەناگەی لێخەماوان. پزیشکی بەخشین لە چەمچەماڵماوەی 2 ڕۆژە هەڵمەت بەگوان دەست پێ کردووە بەو شوێنە زیان کەتۆنان کاگەڕین کە زیانیان بەرکەوتووە. دیارە بەهۆی ئەم لافاوینەوە تووشی کۆمەڵێک مزاعفاتی نەخۆشیەک بوونە سەردانیان کردووە. دوێنێ یەکەم ڕۆژ بووە، ئەم ڕۆژ دووەمە ئەم تاقیبیانیە لە شۆڕش لە گەڕێکی پیرادەکانین پشکینەکان جۆرا و جۆرن پشکنین ترپەسیوی و بەڵامەت و ئەم شتانە وڵێت عیلاجی پێویستی لێرە پێدرێت. بەڵام ئەو نەخۆشیانی دیکە پێویستی بە پزیشکە ببینێت ئێمە حالەی بۆکەین بۆ کۆمەڵگەی پزیشکی بەخشین لەوێش بێ بەرامبەر ئەیبینێت پشکنینی بۆکرێت لەوێش ئەنجامەدرێت. تیمەکانی بەخشین و کۆمەڵی دادگەری بەبێ جیاوازی کەوتونەتە گەڕ لە پاکردنەوەی شەقامەکان و دابینکردنی پێداویستی مادی بگرا تا دەگاتە هەڵمەتی ماڵ بە ماڵ بۆ چارەسەری تەندروستی بێ بەرامبەر و تیمە پزیشکیەکان بە بەردەوامی سەرقاڵی گەڕان و ئەنجامدانی پشکنین و پێدانی دەرمانن بە هاوڵاتیان. تیمێکی تەندروستیە باشە سەردانتانەکە پێویستان بوو تیمێک دێ بە خێر بێستەر چاوی ئێمە بەس ئینکە مهم ئەوەیە هاوکار بێ و عالەمەکە بزانە شتەکەی زەرور بۆ تیمە تەندروستیە. ئەرەوەڵا لە هەموو شتێ زەرورترە ئەچۆن زەرور نییە. ئێستەمە خاسمانژانەکە ناتوانین بچین بۆ خەستەخانەکە، ناتوانین مارەکە بە ئەوە قاپین، ناتوانین قاپی پێوە دەوی بڕۆی. ئەوەی مەستەرەکە. جگەل لەوەی کە ئێستا بەخشین هاتووە بۆ ئێرە و سەردانتانەکە و تیمێکی تەندروستی شتی ترتان بۆ هاتووە منم پێداویستی و کەلوپەل و ئەو شتانەی ماڵەوە لەخوا بەزیابێ بۆیان نردووی بە جوێری ئەمکانی خۆیان خۆشم ئێستا پێویستیم بە بازێ دەرمان هەیە بەس ئینەکەم فۆتاوە ئاو بردێتی دەفتەرەکە بەس بازێ لێ دەرمانەکان لەفکرما ئۆمپلین 5 دایڤانیش 8 هەتا 16 وەکو هاوکاری مادی هاوکاری مادیش کراونیە ئەوە نا پارۆشتان پێدراوە تقریبا ملیۆنیشان پێماداوە. هاوڵاتیان بە چاوی پڕ لە ئومێدەوە سەیری ماندووبوونی ئەم دەستگایە دەکەن و دەڵێن ئەوەی بەخشین دەیکات وێنەی نییە. لە کاتێکدا دەسەڵات تەنها تەمەشاکەرە بەخشین بە کردار سەلماندوویەتی دڵسۆزی ڕاستەقینەی ئەم میلەتە خێر لە خۆ نەدیوەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام قەزای چەمچەماڵ.